بەهیمەتی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاقوبار و بەدەستخۆشی لە بەڕێز کاک عەبدوڕەحمان لە بانقی ناوەندی شاری سلێمانی بودجەمان بۆ تەخسیس کرا بۆ سەر لە نوێ دەست بەکاربوونەوە لە هەندێک پرۆژەی ناوشار ئەوەی کە ئێمە لامان مەبەست بوو لە سەرەتادا ئەو یەکتر بڕ و پردانە بوو کە لە ناو شاری سلێمانیا هەیە خۆشبەختانە پردی کوبانی کە کۆمپانیای بروسک جێبەجێیەکە پردی دەباشان یاخود یەکتر بڕی دەباشان کە کۆمپانیای سەنعەتپول جێبەجێیەکە و یەکتر بڕی مامۆستایان کە ئەکەوێتە شەقامی مەلیک مەحموو لە خوار فامیلی مۆڵ پرۆژەی فامیلی مۆڵ و پارکی مەولانە ئێستا پرۆژەکان دەست بەکار بوونەتەوە لە قۆناغی جێبەجێکردنان هەمومانە بینین پردی کوبانی لیڤڵی ئۆڤەرپاسەکەی و لیڤڵی ناوەندی تەواو بوو ئێستا هاوڵاتیان بەکارێنن کۆمپانیا لە لیڤڵی ژێرەوەی پردەکان دەرپاسەکە ئیشەکە قیرکردنمان لە پردی مامۆستایان و یەکتر بڕی مامۆستایان بەردەوامە یەکتر بڕی دەباشان کۆمپانیا خەریکی سەبگرید و ئامادەکاریە بۆ قیرکردن و کۆنکریتکردن هەر سێ پرۆژەکەمان کەوتۆتەوە بواری جێبەجێکردن خۆشبەختانە بە پێی کاری جێبەجێکرا و پێشینە تەقدیمەکەن و بە نەختینەی وەریەگرن هەموو لایەکی ڕابگەێنین سوپاس بۆ خوا و بە هیمەتی هەموو لایەک لە ئێستادا تەخسیسکردنی بودجە بۆ شارەوانی سلێمانی قۆناغێکی باشی بڕیوە بوژاوینەتەوە بەو هۆکارەش چەندین پرۆژەی تازەمان خستۆتە بواری جێبەجێکردن و چەندین پرۆژەی وەستا و یاخود لە کارکەوتوو کە بەوەی قەیرانی دارایی وەستاوە جاریتر خستومانەتەوە بواری جێبەجێکردن و ئەمانەیە بە هاوڵاتیانی خۆمانی بڵێن لە شاری سلێمانی بەردەوامە بین لە کارکردن ئەوەی کە چەند ساڵێکە پێمان نەکراوە بۆنی قەیرانی دارایی نەمانتوانێت خزمەت گوزاریان پێ بگەێنین پشت بەخوا ئەگەر بارودۆخی دارایی هەرێمی کوردستان بەم شێوەیە مستەقر بێ لە ساڵی ئایندا و لە 6 مانگی قۆناغی دووەمی ساڵی 2017 پرۆژەی باشتر و چاکتر بۆ خزمەتی شاری سلێمانی خینە بواری جێبەجێکردن